پێشەشی بە خەراتنیەوەکەین ئێمە وەکو 260 دەرچووی شاری کەرکووک کە پێک هاتووە لە هەسێنێتەوەکە ناومان بەڕەسمی ناومان هاتووەتەوە بۆ دامەزراندنی تەندروستی کەرکووک لە هەموو بەشەکانی تایە ئەوە ماوەی 8 مانگە نایڵن ئێمە دەست بەکار بین 6 جارە هاتوینە مزاهەڕاکەین و ئەم جارە خێمەمان داناوە وەکو ئیعتسام ناڕۆینەوە هەتا ئیشەکەمان چارەسەر نەکرێت ئیشەکەمان بە ڕێئاسی سەحە چارەسەرەکرێت ئیشەکەی ئێمە لای مدیرە ئێمانێرێ جاری ئەمانێرێ بۆ بەقا جاری ئەمانێرێ بۆ نەزاهە جاری ئەمانێرێ بۆ لای قازی ئیتر هەر جارە ئەم لاولامان پێکەن و ئیشەکەش بەدەست خۆیانەوە ئێمە داوایان لێکەین کە ئیشەکەی ئێمە شتێوەها نییە چەند کەسێکە شکاتی لەسرە مێ لەوانە داوام بکەن ئێمە نظامی کەفیلمان هەیە هەچ کەسێکە کەفالەتی هەیە دوای کێشێکی بۆ توانین یەقی کەفیلەکەی بگری 260 کەس تێ 4 کەس کێشەی لەسرە بە ئەوانەی تر مباشەرە بکەن ئێمە داواکاریەکەین داوام بکەین هەرەوە داواکەن ئێستا لە کاتی ئێستاە کەرکووک و هەموو عێراق پێویستی بە کارمەندی تەندروستی هەیە لە هەموو بەشەکانە ئێمە لە هەموو بەشەکانی تاین پێویستیان بە ئێمەیە هەر تەنانەت ئێمە پیانشماوتەوە ئامادەین بۆ 6 مانگەی ساڵێک لە بەبێ و چش داوام بکەین بۆ خۆبەکەش داوام بکەین